باش سڵاو و ڕێز و خۆشەویستی بۆ هەموو لایەک ئەو لینکە یەک کۆپیەکەم با بڕا بۆ غەریبی دوایەوە لە خزمەتانە بوو خۆشەویستە بەجلی کوردی و مادەم ئەمڕۆ باش تا ئیشمان بێرە نەما هەمووتان بەخێر بێن خۆشەویستانی ئارام ئەحمەد ڕێز و حورمەت بۆ هەموو لایەکتان هیوادارم کە زۆر باش بن ساخ و سەلامەت و سەرحاڵ بن حورمەتێکی زۆرم بۆ هەموو لایەکتان هەیە ئێستا وەختی تەلەفۆنە کوڕی باش دایخەت خوا ئەم ناوش دەخۆتەی ناوە ماڵێ ئاوا بێ جیقیم و جێ نازانم چیم و شۆلایش خۆتەوە یەخوا بەخێر بێن سەر چاوم هات خوا دنیا ڕەبی عافیەتی بێ کاگارە مەحموود ڕەبی عافیەتی بێ برای باوکەکەم کوڕەکان چۆنن دامەز هیرن ژنان و پیاوان هەمووتان باشن ساخ و سەلامەتن شکۆر هیوادارم کە زۆر باش بن ئەمشەو کۆمەڵی قسە و باستان بۆکەم یەک دوو زانیاری باشتان پێگەێنم پاشانیش کۆمەڵی قسەبانە بێ وەرحاڵ دوسێ دەقیقاوەسین تا هەموو بەڕێزان کۆ بنەوە کاتە لە هەندێک قسەوە دەست پێەکەم و ئەچمە ناو کولی مۆزوعەکانە ئەوجلی کوردیشم لەبەر کردو خۆتان نەزان بەیادی چیەوەی ئەوجلە کوردیانە لەبەرەوە باسی ناکەم پەلەمەکەن تەحمل کاکە هەڵێ شەیتان پەلەی کرد چاوی خۆی کۆرە کرد ئایچ لەبەرەوە تەلەفۆنم بۆ مەکەم کاکەش کورە سڵاو سەرچاوم نووری بیناییم کورە کابرای سەری ڕەشکەم بە قوربانێ وڵای سەری ڕەش نەماوەڵێ لە دۆرەیە نازانم شوێ بەخوا شوێنێکەڵێ من نازانم و شوێنانی شوێن بەڕێزانم شارەزای ئەومەتیخانە نیم بەخوا ئازیزان ئەم شەو لە خزمەتتانە ئابم بۆ کۆمەڵی قسە و باس هیوادارم کە کەس دڵگران نەبێ لە قسە و باسەکانم و دوو زانیاری زۆر باشیشتان بۆ دەرەخەم چونکە دوێنێ من ئیعلانم کردبوو ئەمە ئەوە سەرەتا سڵاو سەر چاوەکانی من هەمووتان بەخێر بن خۆشەویستان سەر چاوەکانم هاتن حورمەت و خۆشەویستیم بۆ هەموو لایەکتانەیە هیوادارم کە هەمیشە باش بن سەرحاڵ بن دوور بن لە دەرد و بەڵاو ئەلم بابەتانە خۆشەویستان سەری یەکێتی و پارتیکەن لەم ساڵانەیە کە چیان کردووە بە خەڵکی کوردستان لەسەر مەسایلی موچە و ئالم بابەتانەیە خۆی یەکێتی و پارتی پارەیان زۆرە ئازیزان بەس کێشەکە ئەوەیە کە هەموو ئەو پارەی کە ئەیدزن تەنها بۆ خۆیان و بۆ جاشەکانی خۆیان سەرفیەکەن نایەن بە خەڵکی کوردستان حاڵی موچەخۆر و خانەنشینەکان چۆن باش بێت لە کاتێکا کە ئەم دزانە لە باشووری کوردستانە هەن ئەمانە سەرۆک و سەرداری ئەو وڵاتە بن سێری تەلەڤیزیۆنەکانی پارتی نازانم کەی بیسوچەنێ و ئەوەی مەسوول بازانی و ئەوەی قوبات تاڵەبانی و ئەوەی کوڕی مەسوول و ئەوەی کوڕی نازانم نێچیر و ئەوەی کوڕی نازانم چییە و ئەو هەموو تەلەڤیزیۆنە سەرلەبەری ئەمانە بە پارەی ئێوە جێبەجێ کرد بە پارەی ئێوە بەڕاستی ئەوە کرد لە دەڤەری سلێمانیش کە من ناوم ناوە دەڤەری سپای پازاران و ئەو لاشم ناوە دەڤەری جەندلمەی تورێک کە هەر بەڕاستی ژوایە لێرەش هەر بە هەمان شکڵە خۆشەویستە عزیزان مانگانە 160 دەفتەر دۆلار تەنها بۆ کەناڵی هەشتی پاڤڵ تاڵەبانیە
$160 خۆتان بە حاسیبە حسابیکەن پێچێ $1,600,000 کە تەنها لە یەک مانگە بۆ تەلەڤیزیۆنی کەناڵی هەشت کە ئەو تەلەڤیزیۆنە هیچ ئەرزش و قیمەتێکیشی نییە بۆ خەڵکی کوردستان حتا خزمەت بە ئەجندای یەکێتی و خودی پاڤڵ تەڵەبانیش ناکە هەر شتێکە بۆ دیکۆردانراوە و کۆمەڵێک من ناون سنگومە مەگنووس نەک ڕۆژنامەنووس ئەمانەیان تیاداناوە تەنها بۆ نازانم بۆچیە بەڕاستی یعنی $1,600,000 بۆ یەک کەناڵ ئەمە جگەل لەوەی سپۆنسەری پانێڵ و دیدار و شتی تریش لەسەر حسابی ئەو کەناڵە بەڕێواچێت بۆ نمونە کە من بۆ نمونە بۆتان بهێنمەوە لە 11 دەفتەر تەنها بۆ ڕازاندنەوەی دیداری سلێمانی بۆ کەلەم ڕۆژە ناکرا زانکۆی ئەمریشی کە کەناڵەکەی پاڤڵ سپۆنسەری کردووە $11 ئیتر باسی کورسات و گەلی کوردستان و کوردستانی نوێ و سایت و پەیجەکانی تر ناکەم کە ئەوانیش زیاتر لەوەن باسی ئەو هەموو ئەکاونت و پەیجە فەیکەیش ناکەم کە بەیانی تا ئێوارەدایان ناون بۆ جوێندان و سوکایەتی بە ئارامەحمە پێیجیانەیە خۆشەویستیان 3 ساڵ بەر لە ئێستا ئەگەر ڕەخنم لە کەسێک گرتە بێ ئێستا لێ ئێنەوە بۆی 4 کەسی لاتور و جوێن بن وازە من بەوە کێشم دروستە بێت هەموو ئەمەش کە ئێستا یەکێتی ئەیکا لەسەر حسابی خەڵکی سلێمانی و ئەو دەڤەرەیە ئەوەیشی کە پارتی و بنەماڵەی مافیای بازانی ئەیکا لەسەر حسابی ئەو خەڵکەی بادینان و هەولێر و ئالەم بابەتانە ماوەی پێشوش ئاگامان لێبوو کە $300 ملیۆن پاڤڵ لە ئیمارات بە ناوی هاوڕێی دارۆ شێخ نووری دەستی بەسەرای گیرە دواتر دێمە سەر ئەم باسە لە هەواڵەکانە بۆتان باسەکەم خۆشەویستە چوونی پاڤڵیش بۆ رووسیا ئەویشان بۆ باسەکەم کە بۆچی چوو بۆ رووسیا لەمەش بەدە سێری مەسرفی عەسکەرتاریەتی حکمی کودەتای پاڤڵ و قوبادیشکە چەند قات زیاترە ئازیزانی من ئەمە کۆماندۆیە ئەمە ئاسایشە ئەمە لیواکانی سکرتاریەت و دژە تیرۆرە ئەمە چەندین هێزی ترە کە ئەمانە هەر هەمووی بۆ پاراستنی ماڵ تاڵەبانی و کچەکانی برای محەممەد دانراون و بۆ هیچ شتێکی تر نین لە حقیقەت دەستگای زانیاریەکیانەیە خۆشەویستان ئیتر نازانم کەی مەجارە بێ ئەوە باسکەم منطقی تیانی ئەم دەستگایە هەسێت خۆشەویستان تۆ سێری ئەم وحشەتناکە سێری ئەم ترسناکیە خۆشەویستان ژنی ناوەکەی نابم قەی ناکە مەسئولێکی ئەو دەڤەرە کە ژنێکی تۆزێ جوانکی لەو ئالەم بابەتانەیە خۆیان گەنجیان بۆ داناوە پەیوەندی پێوە کردووە سەرنجی ڕاکێشاوە پەیوەندی خۆشەویستی و سێکسیان هەبووە ڤیدۆیان لێ کردووە لە دواییە هەر ئەم دەستگایە کە بە ناو لامە بەدەنگ لە لامە ئازیزانی ئارام ئەحمەد پەیوەندی بەو ژنەوەکەن ئەڵێن تۆ بەداخەوە شتێکی ئاوا کردووە ئەو دەستگای پاراستن کردوێتی و ئێمە ئەتوانین بۆ هەڵکەین بۆ $1 ژنەی دامێژ ئەوە پارەکەی یاوە بۆی کێشەکەی بۆ هەڵکەن کێشەکە خۆشیان کردویانە خۆشەویستانی ئارام ئەحمەد پارەی خەڵکی کوردستان بۆ ئەم دەستگایانە سەرفەکرێت یا بۆ ئەو هەموو سەگوەڕەی پارتی و بنەماڵەی بازانی لە بادینانە کە لەو هەولێرەیە خۆشەویستان زۆربەی زۆری سایق تەکسیەکان هەمووی کراون بە پاراست بەشەر ناوێت لە چاخانەیەکە حتۆ بڕۆ پێڵاوەکانە بۆ یاکە لە هەولێرە بڵێ پارتی خراپە هەزار و شەقتی هەڵێن خێرا باشە یعنی وەکو سەدەمی ساواکی ئێران مناڵیان بەسەر باوکو دایکەوە کردووە بە پاراستن لە هەولێر و لە بادینانە ئازیزانی من بە پارەی ئەو میلەت باشە بۆچی ئەو هەموو فشەکەرەی کە باسی دادگای فیدرالیەکەن و بۆ هەموو شتی ئەڕۆن شکاتەکەن بۆچی کەسانێک لەمانە ناچن لە دادگای باڵای فیدرالی ئەم باسانە ناکەنە سکاڵا یا ئەوانی سوودمەندن لەم بەهەدەردان و قڕمیش کراون بۆ بەژێنی تایبەت و تاڵینا بۆچی ئەوە ناکەن لە ڕاستیە بۆچی ناچن ئەو شکاتە بکەن ئەوەی کە ئێستا من باسم کرد وەکو کورد دەڵێ مشتێکە نمونەی خەروارێ لە تاڵانی ئەم وڵاتی من و ئێوە باشە ئەوەیتە زۆنی زەردیش زۆنی ناویشەیە جەندرمێترک و ئالەم بابەتانە لە زۆنی پازاری ئێرانی زۆر خراپتر و ناشەریفانتر ئازیزانی من لە مەسعود بازانیەوە تا مەسعود بازانیتانێکی لەوان بازانی سەرڕێژن لە دزی و $10 ملیۆن ئەم گەلیان دزیوە هەر هەمووشی زۆربەی زۆری سەرفەکەن بۆ ئەو لات و لوتوی دەوروبەریان و بۆ میدیای چاواشە بۆ درۆ دەلە سەور لەمانجە بۆشێکی تر قیمەتێکیان دەلاکات بۆیە لێرەدا من بە دەنگدەری کوردستان ئەڵێم ئێوە تاکەی دەمەدەن بەمان تاکەی من ئەزانم کە پەرلەمان هیچ ئەرزش و قیمەتێکی نییە و پەرلەمان هیچ جێگەی گۆڕانکاری نییە بەڵام ئێوە دەنگدەن بچی خۆشەویستانی من لە حکمی بنەماڵەدا جا بنەماڵی بازانی یا بنەماڵی تاڵەبانی دیموکراسی تەنها دروشمێشی ئەوان فریوانەیە و ئەوانەشی دەنگدەن ئەگەر وجدانیان هەبێ ئەم دزی و تاڵانی نیشتیمان ئەبینن
ئەگەر دەنگیان پێ بدەن ئیتر هیچ جیاوازیەکیان لەگەڵ ئەم دز و درۆزن و مافیانە نییە بەڕاستی کەسانێکیش کە ویژدانی خۆیان فرۆشتۆ بە یەکێتی و پارتی و دەنگیان پێدەن بەڕاستی ئەوەی ئەو پڕی بێغیرەتیە ئەوە پڕی تاوانە بۆیە هیچ نەبێ مرۆڤ بین باشە و دڕندە نەبین لە حەقیقەتە و هەموو ئەو مەئسات و شوێنەوەری کە بەسەر ئەو خەڵکە هاتووە لە بیری نەکەین بۆ ئەوەی کە نەکەونە بەر نەفرەتی نەوەکانی ئایندا باشە حتا نەکەونە بەر نەفرەتی خوددا گوناحە خودداش پێی خۆش نییە دەنگ بە زاڵمان بدەیت قوبات لەم ڕۆژانە ئەڵێ نەوت بۆتە بەڵا خۆزگە نەبووایە بۆچی کاکەشیان هەموومانێ تۆ پارەی خۆتی لە نەوتەکە وەرگرتووە و ئێستایش ڕۆژانە سەدان تەنکە لە سلێمانی ئەفرۆشی پارەکەی خەنە جیفانی خۆتانەوە وەڵی باوکم نەوت خێر و بەرەکەتە بۆ ئێوە تۆ قسە بۆ چیەکە باشە ئەی بەدیلە چییە پرۆفیسۆر زەحمەت نەبێ ها بەدیلەکە ئێوە عەزە فرۆشتنە هەچی عەزە هەیە فرۆشتوتانە باوکم بە ئەڵڵا کاکە قوبات تاڵەبانی ئەگەر نەوتەکە نەبێ ڕەنگە پچنجلی حەشی شعبی دەبەرگن خۆت و پاڤڵی برات فەرموو کاکەژیانەوە ئەمڕۆ بڵاو بۆ لە درەوە بڵاو بۆتەوە ئازیزانی ئارام ئەحمەد ئەم پاچە زەوی بەکرەجۆ ئەحمەد حەسەن بەکر لە 52 ساڵ لەمەوە بەرە تاپۆی کردو ئالم بابەتانە 182 دۆنم زەویە خچیان دەسەر تاپۆ کراوە سەر کۆمپانیای بەڕێز تاوان کۆمپانیای بەڕێز یعنی کۆمپانیای بێڕێز باشە ئەوەی کابرای گۆرەوی فرۆش ئەو هەموو دۆنمە لەسەری تاپۆ کراوە دوسێ دقیقە قسەکانی خۆمەکەم دوای زینەکە بڵاوکەم و ودو دەچۆنەوە بابەتەکانەوە ئازانی ئارام ئەحمەد من چەند جارە بە پارتی و بە یەکێتی وتووە من ڕەخنەگرێکم کە لە ئەوروپا ئاژیم بەپێی یاساکانی هۆڵەندا من کارەکەم بەپێی یاساکانی باشووری کوردستان من کار لەگەڵ ئێوە ناکەم ئەوەی کە من ئەیڵێم لە هۆڵەندایە شتێکی زۆر ئاساییە مەگەر ڕۆژێ بمگرن بە حکمی قەرەقوش دادگایکرا من لە وڵاتی ئێوە ناژیم لە حەقیقەتە من لە باشی کوردستان ناژیم و من بەپێی یاساکانی ئێوەش کار ناکەم کە یاسای چەتۆ مافیایە چەند جار بە ئێوە وتووە من وەکو شانەزە تەواڵەوەم مەموریژێنن لە خۆتان چونکە ئەگەر من بوروژێنن هیچتان بۆ ناهێڵمەوە چونکە من قسەیەکەیە ئەڵێ من هیچم نییە لێ بترسم بەڕاستی هیچ شتێکم لێ بترسم چونکە هیچم لێ تاوەکو لە دەستی بدەم هیچ کاڵێم هیچم نییە قەسم لە ماڵی دنیا و فڵان و ئەلبەتان من دەستی بدەم بەڕاستی خۆم و کۆمەڵی ئەخلاقاتی ئینسانی هەیە کە هەمە لە ڕاستیە باش نییە لەمە بەدەر من هیچم نێتە لێ بترسم لە مەرگیش ناترسم لە ڕاستیە ژیان کوژێ چاوم دەراوە بەشە خۆت ئەو هەموو ساڵە ژیام خەریکی فاسیلە برنج خواردن بەسێتەوە قەژیانە عەجیب نییە کاک زیادەیە بەڕاستی ئێوە ڕۆشتون یەکێتی چواری وەکو حەمە هەورامی و کابرایەکی لوسکەلە هەیە نازانم ناوی چییە بەمانە ئەتانێت دابنیشتن جوێن بە ئارام ئەحمەد بتەن بەم دەم و چاوانت خوا پاڤڵ و قوبات عەیب ناکەن کاکە ئێوە وەزانی ئاگام لێتان نییە کواوە ئەبەم لوسکەلانە شەق لە ڕۆژنامە نووس هەڵەیان ئەمانە خۆشیان بە ڕۆژنامە نووسەزانن یا ئابەمانە جوێن بە ئارام ئەحمەد من بە ئێوە وت هەتا ئازارم بن تونترە بم بەرامبەرتانە بەڕاستی ئێوە 25 ساڵە مەلەف نەماوە بۆ منی نەپێشنەوە مێشیش میوانم نییە تەواو هەزاران پەیجی ئەکاونت و فەیک و نازام چیتان دروست کرد لە پارتیەوە لە یەکێتیەوە لە گۆڕانەوە جەماعەتی حەمەی حاجی مەحموود حەمە لاپتۆپ لە هەموو ئەمانەوە گۆڕانە تڕە سوارە دەست من بەڕاستی بۆ مۆزوع نییە لە ئێوە لە شتە ناتەسم بۆیە من زۆر جار ئەگەر ڕۆژی ئێوە جوێنم پێنێن بەڕاستی خەفەتە خۆم جوان ناتوانم بخەوم ئەگەر جوێنم بێنیتر مرتاحە بم چونکە هەست دەکەم کە قسە و باسەکان تەئسیری هەبووە بۆیە جوێنم پێدێ من بە سروشت وەکو ئارام ئەحمەد عەشقی ئازادیم و عەشقی ژیانیشی ئینسانیم بۆ خەڵکی کوردستان عەشقیش هی ئینسانی ترسنۆک نییە حتا ژن یان پیاو ئەگەر عاشقی یەک بوون ئەگەر ترسنۆک بوون ئەوە عاشق نین بەڕاستی چونکە مەخلوقی درۆزن و ترسنۆکن و ئەوانە بۆ عاشق نابن واتە عاشق هی ترسنۆکەکان نییە خۆشەویستانی من شەوێک لەم ماوە پێشوەیە من بە لایڤێ باسی معاناتەکانی خۆم کرد بۆ ئێوە ئەوەی کە بەسەرم هاتووە لەوەی لە دووری فڵان و ئەلەم بابەتانە لەمە بەدەر من بچوتنی کێشەم نییە کەسیش پێی نەوتوم
ئارام ئەحمەد ئەمە بکەوە کەچکە من ئەوەی کردوومە لە پێناوی خەڵکا کردوومە لە ڕاستیە و خەڵکیش بە منی نەوتوە تخوا ئارام ئەحمەد وەرەوە کارەکە من خۆم ڕێگەمە بژاردووە منەتی نییە منەت بەسەر کەسان ناکەم بەڕاستی ڕێگایەکە و خۆم ڕۆم بژاردووە و ئەگەر شوێنی قازانجی خۆشم کەوتمایە بە ئاسانی بەدەستم هێنا هیچ کێشێکم لەسەر ئەوان لێ ڕاستی خۆشەویستان ئەمە ڕووی دەم لە یەکێتی و پارتیە یەکێتی و پارتیە لە پاڤڵ و قوبادیش ماکیافیلی ئەڵێ هەوڵ بدە زیاترین درۆزن و دووڕوەکان لە خۆت نزیک بکەرەوە دەسەڵاتیان بدەرێ هانیان بدە کاری درۆ و دووبەرەشی بخە ناو خەڵکەوە هەر ئەوانە دواتر وەک سوپایەکی ناوخۆ بەرگریت لێکەن بەڵام هەوڵ بدە هەرگیز بە قسەیان مەکەن چونکە تووشی شەرمەزاوی و نابوتی ئەبن من لێرەوە بە پاڤڵ و قوباد ئەڵێم بە مەسوول و نێچیر و فڵان فیسار ئەڵێم ئێوە ئەزانم لەشکرێک لەم درۆستن و ساختەچیانتان هەیە بەڵام هیچ کاتێ وەکو سەگ بەتەنێتێک گیانی ئێمە قەی ناکە بەڵام لانی کەم هەوڵ بدەن هەرگیز بە قسەیان مەکەن چونکە نابوتانەکەن بەڕاستی ئەمە ماکیافیلی ئەمێ بۆ ئێوە تو بۆیە ئەوانەی کە لە دەوری ئێوان هەمووی خەڵکی بێ ئابڕۆ هەر هەمووی خەڵکی بێ ئابڕۆ بەڕاستی ئینسان کە خۆی بێ ئابڕوو بوو بە مانای کەلیمە باکی لە ئابڕووبردنی هیچ کەسێکی تر نییە باشە ئێوە ئەگەر عاقڵ بن دەبێت ڕەخنەتان لا خۆش بێ نەکستایش چونکە قسەیەکەیە پێم وایە شێخی سعدیە ئەڵێ ئەحمەق ستایشی لا خۆشە وەک ئەو لاکە تۆپیوەی لە قاچەوە فویتەکەیت باشە بۆیە هەر ئینسانێ ستایشی لا خۆش بێ ئەوە ئەحمەقە بە مانای کەلیمە ئینسانی پیا و ئینسانی مەرد ئینسانی عاقڵ پێویستی بە ستایش نییە خۆشەویستانی من کۆمەلگای باشووری کوردستان واتە خەڵکەکە باوەڕتانە بێ خەڵکی باشن بەدەن لە هەڵوێستەکان کە چۆن چۆن بەڵام خەڵکی باشن ئێوە دیقەت بدەن و خۆتان بزانن ئازیزان بە 3 مانگ بە 4 مانگ لەو باشووری کوردستانە موچە نەدراوە خەڵک لەو پەڕی هەژاری و دامای قوڵ بەسەریا بووە بەڵام دزیکردن یا هەر نییە یان دەگمەنە ئەوەی کە دزە پارتی وێچێتیە باشە یعنی خەڵک باشە ئازیزان نخبەی سیاسی و بەناو ڕۆشنبیر و مێدیا و کاری بەناو ڕۆژنامەنووسی ئەم دوو حیزبە ببورن کە ئاوا قساکەم ئەمانە بەمانەی کەلیمە دز و بێئەخلاقن باشە یعنی کۆمەلگای باشوور ئەم نخبە سیاسیە جا لە ئیسلامیەوە تا ئەو پەڕی پارتی وێچێتی و هەموو ئەحزابەکانی تر ئەم نخبە سیاسیە بەمانەی کەلیمە بێئەخلاق باشە معقولە مامۆسای زانکۆبی باشە ژنیش بی قوتابی خۆت هەڵ خەڵەتێنی بۆ ئەوەی لەگەڵ پیاوێکا کە مامۆسایە لەگەڵ خۆتا سێکس کات باشە کە ئەوانە لە مەجای خۆیان بەلای بۆتان باسەکە معقولە تۆ مامۆسای زانکۆبی بچی قوتابی خۆمارە بکەی لە خۆت ئەو کۆمەلگای باشوور چونکە ئەم بێڕەوشتانە ئەیانەیە کۆی کۆمەلگا وەکو خۆیان لێ بکە اینجا ئەچمە سەر زانیاریەکان و باسی ئەمەی عەتاسرایی و ئالەم بابەتانە ئازیزانی من دوێنێ ئێستاش لە پەیجەکە ماماوە و لە ئەنستاگرامەکە ماماوە لە ئەکاونتەکەش ماماوە لە هەستێکیانەکە بڵاوم کردەوە ئاگاداریەکم بڵاو کردەوە بۆ هەموو لایەکتە کەس بێشە و ئەگەس بۆ وەکو پێکەنین یا بۆ خۆشی وتم ئەگەس بێشە و ئاگاداری لایڤەکەی ئارام ئەحمەد نەبن ئەوە لاپتۆپ و مۆبایلەکانتان بفرۆشن دیارە ئەوم بۆ خۆشی وت بەڵام دوێنێ کە ئەوەم بڵاو کردەوە بۆ ئەم شەو ئەوەی ئەمڕۆی عەتاسەراوی ڕوویدا لە حەقیقەت ئەوەی ئەمڕۆی عەتاسەراوی لەسەر ڕوویدا من لەوە دڵنیا بووم کە عەتاسەراوی خۆی زانیاری هەیە لەسەر ئەو ئیشە ئاگاداری ئەوە بووم بەڵام دەبوو باشتر ئاگاداری خۆی بێ و باشتر وریای خۆی بێت جا نازانم ئایا ئێتە سەرخەت ڕاستیەکان بە خەڵک بڵێ یان نا ئەو پەیوەندی بەخۆی وەیەتی چۆن قسەکە یا چۆن نایکە ئەوە ئیلاقی بە منەوەی بەڵام من کە دوێنێ ئەلانم کرد کە ئەم بەحسە ئەم شەو بۆی ئەوەی بکەم من نەمەزانی ئەو نەزوو ئەمەی کە بەسەر عەتاسەراویە هات ڕوو ئەدا لە ڕاستیە نەمزانی بەڕاستی ئەگینا ئەگەر بمزانێ دوێنێ باس بڵام کێ زانێ خۆ من فاڵگرەوە نیم لە ڕاستیە شوزانم بەڵام ئەمیست ئەم شەو ئەم قسانەکەم کە ئێستا بەزانیاری بە ئێوەی عەزیز و خۆشەویستی ویستم ئەمە بە ئێوە بڵێم کە زانراوە کە سەرانی دەباشان لیستێکی 7 کەسی ئامادە کردووە بەناو وەکەوتووەتە بواری جێبەجێکردنەوە کە ئەمڕۆ بە عەتاسەراوی دەستی پێکردووە هەر ئەمڕۆ هەندێک لەو ناوانەی لەو لیستەیە بۆ ترساندن و تەسویەکردن
چێ و چێن خۆشەویستان هەر یەکە لە مەحموود سەنگاویە عەدنانی حەمەیمینایە هەندێک لەوانەی کە نزیکی لاهوری شێخجەنگین وەکو ڕێبواری کوڕی حامی حاجی خالی شادمانی مەلا حەسەن سەیوان سیروانی پارێزەری لاهوری شێخجەنگی هەروەها حەمەی فاروقی مەلا مستەفا و خودی فاروقی مەلا مستەفاشی تێدایە بەڵام تێناگەم فاروقی مەلا مستەفا بۆچی تەنها ڕەنگە لەبەر ئەوە بێکە حەمەی کوڕی پاڵپەشتێکی سەرسەختی لاهوری شێخجەنگیە ئەمانە لەو لیستەیە لەگەڵ کۆمەڵی خەڵکی تریش دوو ڕۆژیشە وەکو من ئاگادارم ڕێبواری کوڕی حامی حاجی خالی ڕۆیشتەوە بۆ هەڵەبجە بۆ تەعزیە چۆن نازانم بۆ چێ چووە لە لارەزارەوە دەرچووە دەباشان زانیوێتی لەژێر چاودێریانەیە یا بیگن یاشێکی بەرامبەر بکەن یعنی هێرشکەنە سەری یاخود کە ئەگەڕێتەوە بێن پەلاماری بدەن من ئێستا بە نەزەری خۆم کەسێکی بۆ ڕێبوار ژیانی لە خەتەرایە بەدەستی یەکێتەوە بێ ئاگاداری خۆی بێ لە حەقە ئازیزان لەو هەولێر و بادینانەوە مەفرەزەیەکی پارتی بێ هەموو کوردستان هەموو سلێمان و هەڵەبجە ئەوانە گەڕێ یەکێتی یەک قسە ناکات چی داوە کاکە تۆ هاوکات جافت ترۆر کرد لە هەولێرە و ئەم کوڕەی ترکە لە ڕانێ ترۆرتانکردناوی چی بوو کە دەیان لایڤم لەسەرکردناوەکەیم بینێ ئێسا باشنیە ئەوەتان ترۆر کرد و ئاکان بۆ دەدەچوو کە هەمووان ئاگامە لێ ئەرێ کاکە ئێوەی تسەرەنێکێتی عیب ناکەن پاڤڵۆ قوبات بەڕاستی کاکە عیبە کاکەم کوشتنە تاکو گەیبڕا خەریکە ئێوە ناوتەچێت لیستی ترۆرەوە لە ڕاستی وەکو دوو ئەشخاصی ترۆر ئینسان حەق محەمەدتان لەگەڵا بکات بەڕاستی عیبە کەسێکتان ترۆر کرد لە ڕانیە مرادکانی کوردەیی ترۆرتان کرد لە ڕانیە کە پاڤڵ و قوبات و ئەوان کردیان هەموو تەمەنی شەڕی بنەماڵی بازانی کرد بۆ بنەماڵی تاڵەبانی لە زای دانیشت بوو ئەوێت ئەگەر کوڕانی تاڵەبانی ئێستا تەقەم لێ بکەن من تەقە لەوان ناکەم کەچی ئێوە چوون لە ناو بچایخانەکە خەڵتانی خوێنتان کرد بە بەچای هەموو دنیاوە خۆوە شتێ نییەکە خۆ لە بیرمان نەچۆتەوە کاکەش ئێوە تاکەی دەست لەم ترۆر و کوشت و بڕاو ناکرد ئەتانەوێت ئێوە بەم ترۆر و کوشت و بڕە بگەن بە چی ئێوە کاکەش ئێوە لە ناوێکێتیە سەرتان بە هەموو یەکێتی شۆڕ کردو کاکە پاڤڵ و قوبات و کۆمەڵێ لە هەرە چەقاوەسە و سەسەرەکان لە خۆتان کۆ کردوتەوە بە یارمەتی جمهوری ئیسلامی ئێران پێتان هەردوو پێتان ناو تاشێکەوشەوە یەکەس لەو دەڤەری سێمانە نایە بڵێ پاڤڵ و قوبات پشتی چاوتان بڕۆی پێوەیە کاکە ئێوە پەلامارن ترۆریەکەن ناوێ بن و ئەیکوژن تەسفیەکەن کاکە ئێوە بەڕاستیەوە زۆر خەتەرن کاتی خۆی لە باشی کوردستانە ئێوە بەدەست بنەماڵەی خاینی بازەنۆکی مال خوارد بوو بەدەست مەسرورەوە کە سەدەش عوسمانی بتەختی کرد کوشتی ترۆری کرد بەداخەوە باشە ئەوەی کە لە نەوەیەکەوە لە بادینانە بنەماڵەی بازانین دەیانی وەکو نەزیر عومەر و وەکو نازانم فڵان و فیسارەکان و فڕانسە و ئەمانەی هەمووی ترۆر کرد لە بادینانەکە ترۆری سیاسی ئێوە ئێستا هەتا سەدەمی جەلا تاڵەبانی سەدەمی سەرکردە کۆنەکانێکێتی دەڤەری سلێمانی باشتر بوو کاکە ئازادیەکی تیا بوو نەفەسێکی تیادرا بەڵام ئێستا یەک ڕۆژنامە نووسم پێ بڵێ بتوانێ یەک بادانە وتارێکی هەر تۆزێت تند لە پاڤڵ تاڵەبانی دژی ئەو بینوسێ بزانە کە چۆن تەلەفۆنی بۆکەن و ئەیتە سێن نۆڵند قسە نەکەیت قسەشکە هەزار شەقیدان و ئێشی کوژن ئەمە چیە کاکە دەسەداوەتی ئێوە مافیان ئێوە چەتەن ئێوە عیب ناکەن پاڤڵ و قوبات کاکە کۆلاخە ئەوروپاتان بینیوە ئەی بۆ لە بەرامبەر پارتیا ئەوەندە دەسەمەوە ڕسوان ئێوە کاکە پێرە نەشێوان بازانی هاتووە خۆشەویستان بۆ دیداری نازانم چییە لە پێشی پێشەوە ئەڕوا هەموو حیمایەکانی بە دوای ئەڕۆن اینجا پاڤڵ چ دەژوورەوە بە دوای حیمایەکانی نێشێوان بازانیە ئەوە چیە کاکە ئێوە شێری ماڵەوە ڕێوی دەرەوەن کاکیجە لە بەغا بە چۆکیان لە ئێران بە چۆکیان لە هەولێر و بۆ بنەماڵەی بازانی بە چۆکیان لە سلێمانیشە پەلاماری ئێمەمانە پەرەوە خەڵکە داماوە قوڕ بەسەرادن کاکە ئەوە شەرمە کاکە بەسیتر یعنی ئەم هەموو ترۆر و کشتۆبڕە لە پێناوی چییە ئەو قسە و باسی کە من کردم خودی مەحموود سەنگاوی ئەزانێ خودی عەتاسەراوی ئەزانێ خودی عەدنانی حەمەیمی ئەزانێ باشە هەموویان ئەو ڕاستی ئەزانن کاکە بەڵام کەس ناوەکو ئارام مەحمەد قسە ناکە من وەکتی هەفتەیەکە ئەمێ باسی بکەم بۆیە باسم کرد بەسە کاکە بەسە بەڕاستی ئەمە کارەساتە ئەی بۆ لە بەرامبەر پارتیا بەشەتە نایرن یە قسە بکات وەڵی بەیانی هێ من هەورامی ئەتوانێت بە 20 پێشمەرگەوە بێ هەموو هەڵەبجە و هەموو منتیقی شارە زور و گەرمیان و ئەوانە بگەڕێ یەکێکی پیاوە نییە بچێ بەلایەنە بەڵام ڕێبواری حامی حاجی خالی باوشی هەموو تەمەنی یەکێتی بووە کاکە لای لاهور خیچێک بەلای لاهور بێ بەلای لاهور نەبێ لای نازانم حەمی حاجی محمود بێ بەلای هەر کەسێ بێ کاکە تۆ بەچ حەقێکی بۆینی لەو شارا بگەڕێ کاکە ئێ بۆ سیرە
من لێرەوە ڕووی دەمەکەمە لاهورەوەن عیبە بۆ ئێوەش کاکەژیان ئێوەی دەستکەنەوە خۆمە ئەمەین نییە برای من دیفاع لە خۆتان کەن کاکە بەڕاستی لە بەرامبەر ئەمانە ئەگە دڕ نەبن ئەتان خۆن ما ئەو قسە قۆڕە مەکەن کاکە خوێنی مناڵی فەقیر ئەڕژێ خوێنە ڕژێ با خوێن بخۆتۆ خوێن ناڕژی یەنە سەری یەن تعداو لێکن کاکە ئایلەوە ئێستا لە دەرگاکەی بنەوە بێنە ژوورەوە تعدام لێ بکەن هەموو شتێکم بەرامبەر بەخۆ من تعدا لە خەڵک ناکەم ناشمە سەر ڕێگای هیچ کەسێ بەڵام کە بێنە سەر ڕێگام خۆ بە دیفاع لە خۆکی کاکە بەڵام ئێوە هەر من شۆڕەکەن وڵێن کاکە با خوێن نەڕژێ با خوێن بڕژێ ئایلەوە خۆ تۆ نادەوێت خوێن بڕژێ کاکە کەسانێکی تر ئەڵێن کاکە نەوشیوا مستەفا لە شەڕی ناوخۆیە بەر لە قەرناقە و پشت ئاشان و ئەوانە یەکێتی نووسەرانی کورد نامەیەشی بۆ ئەنووسن فەرێدون دارتاش نامەکە ئەبا بۆ نەوشیوا مستەفا بۆیە نێرێ بۆ ئەوێ ئەڵێ ئەو بەشم ئەو شەڕە نەکرێت نەوشیوا مستەفا بە قسەیەکی شکسپی وەڵامیەتەوە ئەڵێ ببین یان نەبین قسەکەی نەوشیوا مستەفا ڕاستە بەرەی جوت حەو حیزبە هاتووە ئێوێ یەکێتی نەبێ نەوشیوا مستەفا مامجلال ئەمە تۆ هەوڵ بەی من نەبم خۆ بێ بۆمبانەوەی خۆم دیفاع لە خۆم بکەم کاکە ئێوەش بۆ ئەبێ دیفاع لە خۆتان کەن کاکەژیان سەردامەخن بەم قسە قۆڕ و بیانەوە خوێن نەڕژێ چی ئالم بابەتان بابا ئەوکە لە هەوری شێرجەنگی و شەفشان چۆن وای بکاکە لەو کودەتایی کە کراگەن نەوشیوا مستەفا بۆ ئەو شەو دەباشان یەگرت بەڵام ئێوە کاتێک کە جورئەتان نییە بیانوو مەهێننەوە لەبەر خوێنی خەڵک و ئالم بابەتانەوە هەر کەسێکی لە ڕۆژهاتی ناوەڕاستە شەهامەتی سیاسی نەبوو جورئەتی سیاسی نەبوو ئازایەتی سیاسی نەبوو ناتوانێت گۆڕانکاری بکە بەڕاستی ناتوانێت گۆڕانکاری کە لێجوێ ئەمە واقعە هیچتان پێ ناکرێت دانیشن بەدەردی خۆتان بڕۆ بەلە ژێنی خۆتانەوە کاکە بەڵام کەیتە ساحەکەیشەوە ئەبێ پیاوە نەبیت ئەو شەوەی کە وتیان پارتی هێزە هێنێ بۆ سەر گردەکەی نەوشیوا مستەفا من لەگەڵ کاک نەوشیوا قسەم کرد باشە ئەو بۆ مێژوەی ژێڕمەوە وتی ئێستا بەم تەمەنەوە بە هەردووشیان نەوێرم بە یەکێتی و پارتی بەخواشی توانی شەڕی هەردەمیان کە تەواو ئێستا چونکە ئەبێ بڕیاری سیاسی بێ بڕیار ئەوەیە هەتیوێگەیە ناوی کاوەیە پاراستنە کۆنە شوعیەکە تەوزیێن ڕوودا و هەر کەسێ ئەچێ بۆ لای باسی شتێکا خۆشەویستان ئەوە کاک نەوشیوا مستەفا چی کرد نازانم نەوشیوا مستەفا چی لە پیاوە کردووە کاکە خۆ من دیان ڕەخم نەوشیوا مستەفا هەیە کە خۆتان زان چیم پێ کردووە لە کاتی ئەم پارە دزین و گرد و ئالم بابەتانەیە بۆ دوو کوڕە خوێڕیەکەی باش نییە بەڵام ئەو کاوەیە هەر کەسێ ئەچێ بۆ لای ئاوە نەوشیوا مستەفا کە فڵان کەسی کوشت و کاوەی کردو کاوەی کردو وەڵا کاکە لەناو حسکاوان گرتویانە و لە حسک وا ئەسیریان کردو ئالم بابەتانە ئێ لە هەشتاویەکان نەوشیوا مستەفا ئەگەر ڕاستەکەن و ئێوە نەوشیوانتان گرت بێ بە نمونە گرت بێتن لە هەشتاوسیا کە پەلاماری قەرناقە پشت ئاشانیا بۆ گرەی لێکن کاڵی تۆڵەی خۆی کردوەوە تو ئێوە خۆتان لەمدا ئەڵێن گرتومانە و سوکاتی پێکراوە و مام ئاراز ڕەقسی پێکردەوە ئەوە سوکاتیەکەن ئێوەی تۆڵەی خۆی کاتەوە هەشتاوسی ئاواتانی تاقا بە پۆڕی خوراوە تو بۆ گرەی لێکن کاکە ئەیدۆ ئەو قسەیش ڕاستە وەڵڵا حەسێک ویستی بیان بە 100,000 دینار بێنەوە بە بەعس نەوشیوا مستەفا بەڵام تیاری علی والی بێکی ڕەحمەتی نەهێشتم وتبێ عیبە بیفرۆشینەوە بین هەتا بەعس هات لە سێمانی یەک ئابجینا بە ماڵی تیاری علی والی بە گۆماڵ باوچیەوە بۆ ئەوەی کە حەسێک تووڕە ببێت وازان یەکێتیە بە نایکێتۆ لە ئەمنی سلێمانی بۆ ئەوەی کە نەوشیوا مستەفا تەسلیم بکەنەوە حەقیقەتە کاک ئەیان فرۆشت ئەو بابەتە هاتمە بۆمبڵاوکردن و زانیاری کە ئەمە دقیقە بەڕاستی هەموو کۆنە یەکێتیەکان جێنن لە خەتەرایە هەموو کادانێکێتی جێنن لە خەتەرایە بۆ شازایەتن بە عەتاسەراویتەوە بە مەحموود سەنگاویتەوە بە عەدنانی حەوی بیناتەوە بە فڵان فیسارەکانتەوە بە زۆرێکی تریشەوە زۆربەی زۆری ئەمانە کە من نامێ هەموو ناوەکان لیستکەم لە حەقیقەتە حەڤە کەسن هەموو جاتان لە خەتەرایە با باشە ڕاستی بزان دەبێ ئاگاتان لە خۆتان بێت لە ناو یەکێتیە هیچ کەسێک نەماوە لە حەقیقەتە یەکێتی هیچ سێ کەسە پاڤڵ قوباش شانازی هیچ کەسێکی تر نییە یەک پیاو لە یەکێتیە نییە بڵێ لە سێ کەسە زیاتر هەرچی سەرانی یەکێتی هەیە یەک کەسیان دەرپیان لە پیانیە یەک کەسی لە پیاوەکان شەرواڵی پیاوەتیان لە پیانیە هەرچی ژنەکانیشە خۆش داکەنن هیچ قیمەتێکیان نییە یەکێتی ئەو سێ کەسێ هەر بڕیارێکیش بێ ئەو سێ کەسێ هیچ کەسێکی تر نییە کەس نەڵێ وەڵام من ئەندازێکدار یەکێتیم یاسە عەلیکەیە هەندێکی لە بابەتانە هەموو قسەی قۆڕە لە حەقیقەتە هەر ئەو سیانەیە کەسی تر نییە یەک پیاویتیان نییە باشە ئەوەی کە ئاسۆ ئەڵمانی لە کەرکووکە خەریکی زەید زینە ئەڵێ مەسەگەرێکێتیم یەک ڕبڵ ئەوە لێ کرد تۆ هیچ نیت تاکە پێڵاویش نین ئێوە بەڕاستی تاکە پێڵاویش نین ئێوە هیچتان هیچ نین پاڤڵ ئەڵێ ئەوە نایکێتیان نەماوە بۆ حیزب بەڕاستی بەداخیشەوە خۆزگەوە نەبووە بەڵام ئەوە
بابەتێکی تێدان بۆ باسکەم خۆشەویستان سەرەتا لە بیرتانە یەکەم کەسم کە بڵاوم کردەوە کە 300 ملیۆن دۆلاری پاڤڵ و هاوڕێی دارە شێخنووری لە دوبەی دەستی بەسەرا گیراوە هەمووتان بیرتانە وازام 300 نەوت نیوەی ئەوە مووت بەڵام خۆ 300 باشە ناوی ئەو کۆمپانیای هاوڕێی دارە شێخنووری لازۆ بوو کە بە ڤیدۆ بڵاوم کردەوە بیناکەی و هەموو ئەلەم بابەتانی ئێستا ئەو هاوڕێی دارە شێخنووری ئامر قەرزیە خۆشەویستە 300 ملیۆن دۆلار تۆبەری بۆ دوبەی ئەبێت لە چەند وڵاتی کە 300 یان هەبێت هەر سەبارەت بەدەست بەسەراگرتنی پارەکەی دوبەی سەرەتا پاڤڵ زۆر هەوڵی دا کە بەرپرسە باڵەکانی ئیمارات ببینێت من بە وردی ئاگام لێ بوو بەڵام ئیهمالیان کرد و نەیتوانی هیچ کەسە ببینێت تا ئەو کاتەی پاڤڵ و نێچیر ڕۆیشتن بۆ بەغا لەوێ پاڤڵ لە نێچیر دەپاڕێتەوە کە هەوڵێکی بۆ بدا ئیتر نێچیش ئەکوێت تەکلیف و تەکلیفکاری موعیدێک بۆ پاڤڵ وەرەگرێ دەچێت بۆ لای شێخ تەحنون مدیری استخباراتی ئیمارات ئەم شێخ تەحنونە خۆشەویستان تەحنون خۆشی بابلەهینە خۆشی خاوەنی ئەو بانکەیە کە پارەکەی تێداناوە باشە کە ئەو پارە زەبەرلاحی پاڤڵ لەوێ دەستی بەسەرا گیراوە پاڤڵ دەچێت شێخ تەحنون دەبینێ و زۆر تەکلیف دەکا کە کارێکی بۆ کردن شێخ تەحنون دەڵێ ڕاستە ئەو پارەی وڵاتی ئێمەیە دەستی بەسەرا گیراوە بەڵام لە ئێستادا لە دەسەڵاتی ئێمە نەماوە و ئەمریکیەکان سەرپەرشتی لە کۆڕینەوە دەکەن و ئەم پرسە و ئەم کەیسە چۆتە خانەی پارەسبیکردنەوە وەکاری تیرۆر پارەیەکە گومانی ئێران و تیرۆرکردنی لێکرێت هەتا ئێستا ئەو پارەی ئاوماوەتەوە باشە پاڤڵی جەلال تاڵەبانی هەستا ڕۆی بۆ رووسیا باسی کرد بڵێ بۆچی چوون بۆ رووسیا کەس باسی کرد کەسێکی سەر کرد سێتا قوباڵ تاڵبەی لە کۆنسڵخانە دانیشت لە هەولێر ئیماراتوانە هیچی بۆ نەکرا پاڤڵ وەکوت چوە دوبەی لێەوە کردە ئەوەشی بۆ نەکرا لە دوایە تاران سەفەرێکی بۆ بەڕێخست بۆ رووسیا لە رووسیا کە تاران بۆ ڕێخست بۆ سەفەرەکەی تاوان کە چووە رووسیا لەوێ وەزیری خارجی رووسیا ئەوانی بینی تەکلیفی کرد لە ڕێگەی ئێرانەوە بۆ ئەوەی کە داوا لە ئیماراتکەن بەشم ئەو پارەی بۆ بژاڕنەوە کە تا ئێستا نەتیجەی ئەم تەکلیفش بەڕاستی دیار نییە ئایا سەرەکەی یاسەر ناکرێت باش نییە چونکە سەرەتا ئیمارات خۆی پەیوەندی بە حکوومەتی هەرێمەوە کردووە و بۆیان دەرکەوتووە کە ئەو کۆمپانیایی ڕقم حسابی بۆ کراوەتەوە بێڕەسیدە و وەهمیە و دواتر زانراوە کە هاوڕێی دارە شێخنووریە و بریکاری پاڤڵە لە بەردواچوونەکانی زانیویانە پاڤڵ جسەی بەریتانی هەیە و هاوڵەتی بریتانیایە ئەوە بوو لەم ماوە پێشوەی هەمومان بیرمانە پاڤڵ بانکرا بۆ بەریتانیا لەسەر ئەو قەزەیە لە پێش جەژن و ئەو مایە قوبادیش هەر چوو بۆ ئەو کێشەیە بە پێی زانیاریی دقیق پاڤڵ بۆ ماوەی هەفتە تحقیقاتیان لێ کردووە لەژێر لێ کۆڵینەوەیە بووە بە هەزار حاڵ بە کەفالەت ئازار کراوە لە بەریتانیا و بۆ ڕاستینەی زانیاریەکانیش کوڕەکەی عومەر دەبابە هاوکاری پاوەڵی کردووە و کە ناوی نەبەزی ناوە نەزانام شتێکی لەو بابەتانەی ناوە پارێزەری بۆ گرتووە قەزێکی هەروە ماوەتەوە چونکە پاڤڵ هاوڵاتیشی ئاسایی بەریتانیایە یعنی ئاوا کەوتە ژیر و گاز لە پێناوی پارەیە باشە تۆ 300 ملیۆن ئەی بەوە کاکە پاڤڵ ملیۆنێک و 600 بە تیڤێکی شەق و شەڕ تیڤەکانی کە چەندی تێچێ ئێوە پارەی بوونان بە خەڵکی کوردستان کاکچێ تۆ پێویستی بە کوتەکاری نییە خەڵک کوتەکەی یا خەڵک ترۆرکەی بەڕاستی پاڤڵی تاڵەبانی هەر لە ڕێگەی ئەو پارەوە کە بەدەستانە ئەتوانی کارێ بکەی هەموو خەڵکی ئەو دەڤەرە بە تەواوی تۆیان خۆش بێت خۆیان سنی خۆیان بێن بە گولەوە لە پێناوی تۆیە باشە بەڵام تۆ پارەکانیان ئەبەی سامانەکانیان ئەبێت ئەوە تا ئەو کوڕە بەخۆی باسیەکە فەرموو عەزیزانی مێشن دوای داماوە بیگن و بیکوژ شتێکی دەکەم بڵێن بۆ قساکەی ئەمە من خۆی بڵاو کراوەتەوە بۆیە من پیشانی ئەوێ دەم ئەگینا ئەگە بڵاو نەکرایەتەوە بەڕاستی من حەقم نەبوو من شتێ بڵاو ناکەمەوە کە کابرا تووشی بەڵا بێ بەڵام ئەوە بڵاو کراوەتە لە سۆشیال میدیایە بزانم بە چاو مەکەوێت کاک باوێر ڕێ پێدانە بە قاچاق بینن هەموو دەرە لە دەستەویە ئەویش قەپات ناکاتەوە 45 وەرەقە بە سێکتەری ئاسایشی داخل دەبیت دەرکەش ناکەنەوە دەرکەی بەڕادەکان ناکەنەوە هەمووی بە قاچاق داخل دەبیتن کە شتیت کەس لەگەدەینن بەسە من ناتان لەسە تەلەڤیزۆن لەسەر شاشەیە قسانە بکەم کە تاکید شتیکە لەگەدەینن لێ هەرزان دەپۆشن ئەوە بڵاو بۆ تۆ بەڕاستی کاکە هەم سامانەی خەڵکە بنێوە ئەوەی لێکن کاکچ ئەوە چ منتقێک یعنی ئێستا ئێمە تاکەی هاوار کرد لە ئێوە یعنی ئێوە بۆ قسە بە مێشتیانە ناچێت کاکە جارێەوە
ئەوە بڵین کاکە بنەماڵەی بازانی سندان لێیان بدا کاکە بنەماڵەی بازانی بنەماڵەیەکن لە ساڵی 60ەکانەوە پێیا بوون ئەم بنەماڵەیە ئەم بنەماڵەیە سەرەتانن لە مێژووی کووردا کاکەژیان بنەماڵەی بازانی وەکو وتومانە ڕێگی خیانەتە ڕێگی گولیە لە ڕاستیە بەد لە 60ەکانەوە ئەم بنەماڵەیە بەربینی ئەم میلەتەیان گرتووە کاکە ڕۆژێ جاشی تارانە ڕۆژێ جاشی بەعسە ڕۆژێ جاشی دیمەشقە ڕۆژێ جاشی تورکیایە باشە بوون بە بەڵا بوون بە سەرەتان بوون بە ئایدز لە جەسەی میلەتی کووردا ئەی کاکە ئێوە بۆ واکەن کاکەشی ئێوە بۆواک ئەوە بنەماڵەی بازانی ئیمتیحانی خۆیان داوە برای من چی بە بنەماڵەی بازانی بڵێ خاین بەخوا کەمە بڵێ جاش بەخوا کەمە بڵێ مافیا بەخوا کەمە بڵێ دست بەخوا کەمە بڵێ تاوانکار و ترۆریست بەخوا کەمە هەرچی وشە لە قاموسە هەیە وشەی ناشرین بە بنەماڵەی بازانی بڵێ بەخشەرەفم وەکو ئەوای گوێز ببەخشیتەوە ڕێگەکەیان بۆ جۆرێ کاکە ئێخۆ پاڤڵ و قوباد ئێوە مناڵی بەریتانیان کاکەشێ بۆشی لە سلێمانیا بەشە نارێ قسەی بە پاڤڵی تاڵەبانی بڵێ بەشە نارێ باسی قوباد کە ئێ بۆ کاکە ئێوە چی یعنی پێتان وایە بەم کوتەکاریە هەتا هەر ئاوا درێژا کێشێ وا نییە کاکە کورە ڕۆژێکە بێ لەو دەباشانە قەسەم بەخوا خۆتان ژنتان مناڵتان کشتان کوتەکە بە شەقی خەڵکی کاکە کورە خەڵک بەعسیەکانی یا بە عەرزا کاکە لە سلێمانیا با باش بزان بۆچ ئێوە زۆر لەوە بچووکترن کە پێتان وایە کە ئەتوان ئاوا بە زوڵم و ستەم و بە زۆرداری ئێوە ئاوا لەو میلەتە بکە باشە بەڕاستی زۆر یعنی بەلام و سێرە ئێوە ئەتانوێت بەرەو چوو بڕۆن لە ساڵی 60ەکانەوە بنەماڵەی بازانی بەسەرکاتی بەلام سەفا هەرچی ئاغاوات بوو هێنای هەرچی دزی جەردەیی هەیە تەعدا هەیە ئاغاکانی پارتی لە خەڵکیان کرد لە دوایە بە یەک ئاش بەتاڵ کۆتایی پێات مەلام سەفا لە کەوچکی شۆفڵا ڕایکرد چوو بۆ ئێران لە 75 هەر لە سوار کەوچکی شۆفڵاوە وەکو چۆن تۆ خەوش و خاڵفڕێی با قورعان ئەوە لە کەوچکی شۆفڵا ڕسمەکەی بڵاو بوو ئەیبن بۆ ئێران ڕاکرد وش ئاواتان لێ کاکە بۆ کوێچن ئەتەنە بۆ کوێ پارەکانیشتە ناتوان بخۆن خۆ مێژوو شای ئێران کاکە شای ئێران لە ئیتالیا لە فەڕەنسا لە بەریتانیا لە سویسرا ڤێلایان هەبوو ئەمەیان هەبوو ئەویان بوو هەوی داگیرکرا یەک خانومایەوە بۆ ژنەکەی لە پاریسا کە ژنەکەی تایە هەمووی داگیرکرا ئێوە بۆ کوێ بن 1300 ملیۆنی کۆبکەنەوە وەکو ئەوەی ئیماراتی بێت نەتیجەکەی ڕاستی بنەماڵەی بازانی دنیایشیان لە ئەمریکا کڕیوە ئێخۆ ئەمریکای ژێر نییە ئەزانێکی کونەکە چۆنە لە دوایە داگیرەکە بۆ خۆی گاڵتەم بۆ شتانێت کابرا هاشوە ئەژەوە بەریتانیا لە لەندەن و لە نازانم مانچستەر و ئەوانەیە وەڵا الحەمدولیلا ئێمە توانیمانە بینایە کڕین بۆ مزگەوت ئەم بینایە کەنیسە بۆ کڕیمانە اینجا چییە کەنیسەکەت لە ناو تۆ ناتوانین دەستکاریکەیت ڕسمی ملیەمی تیابهێنی خاچەکە ناتوانین دەستکاریکەیت ئەو هەموو پارە ئەی بە دەوڵەت ئاساس مزگەوتەکە کڕی ئەیکەی بە مزگەوت خۆ لە کۆڵی نانیت ئەو بینای حکومەتی بەریتانیا کەی لێو تو ڕەبوو جنسەکە لێ سێنێتەوە کرک دەگرێت ئەلە دەبڕۆ خۆ حافیزی بێ وڵاتە ئەو بینای هەر بۆ خۆی لە خۆ دەپارە دەوا بۆ خۆ دەخەڵەتێنی قابلە ئینگلیسکەرە کە تۆ بینایەکی لێکڕی ئەزانێ و بینایی خۆی خۆ لە کۆڵی نانی تایخی دەژێ بیبێ بۆ کوردستان بیبێ بۆ عەربەت شتیوانیە تا ئێوە لە خۆتانەوە هینەکەن ئەوواکەن حەزەکێ بڕۆ 100 بینا بکڕ بینای دەوڵەتی بەریتانیا ڕاستی ئەوەیە دانیشتون شوێنی نێچیرەوان بازانی کەوتون باوکم بە ئەڵڵا ئەو نێچیرەوان بازانێ دزی داهێنا لە کوردستان لە دوای کۆسەڵ یەکەم جار کۆچدا ملپانکە بوو لە دوایی ئەم نێچیرە دزی داهێناوە ئەو نێچیرەوان بازانیە گروپی هەیە هینی پاڵاوگەینەوت و ئالەم بابەتانە دزنیای دزیوە ئەو نێچیرەوان بازانیە کەچیان پاڤڵ و قوبادە 24 ساعتە شوێنی نێچیرەوان بازانی کەوتون نێچیریایتان پێکە کاکە نێچی سەبەب بنەماڵەی بازانیە نێچی چەنە دژی مەسوول و دژی مامێشی بێ بەخوا پشی ئەوە نایە لە عەرز بۆ پاڤڵ و قوباد عەقڵتان بێ عەقڵ کاکە نایە لە عەرز یایتان پێکە بەواش زەن بەتەمان نێچیر بن بەگەشت مەسعود و مەسوورە وڵا ئەو نێچیرەوان بازانیە یەک هەنگالۆ بارەوە بنێ ڕێک فوی تێکەن فوو بڕواتە بێ فوی تێکەن وەکو مەڕی قوربانی باشەوە بزان ئەوە بابەتەکەی ئەم شۆ بوو نامێت زۆر کاتان گرم لەوە زیاتر خۆشەویستانی ئارام ئەحمەد لە چەند شەوی ئایندەیە مەلەفێکی تر بڵاوەکەمەوە 2 مەلەف ئەوەی زانکۆی هەڵەبجە ئەوەی شارە سوور لێرەوە ئاگاتانتانەکەمەوە هەموو ڤیدۆکان ڕسمەکانتان دەلایە کە چۆن بۆ کوڕەکەی ئاواتی شێخجنا بوو ئەوانە کشی ئێرانی ئاوا بای ئەیە دانستان بۆ ئەخۆنەوە بەڵگەکەم لەلایە کە 2 ملیار و 500 ملیۆن دینارتان ئەوە بە پارەی دزیوە
بۆ خۆتان باش نییە ئەو مامۆسایانەی زانکۆ ئەوەی شارە زور ئەوەی نازانم هەڵەبجە ژنەکان ئەوانە یەکە حیا و حرمەتان پێوە نایڵم باش نییە چونکە منطقی تیانە تۆ مامۆسای زانکۆ بیت باشە مامۆسای زانکۆ بی ئافرەت بی بچی کچێتە لەبە بەری بۆ مامۆسای ڕەفیقی کە پیاوە باشە ناوەکانیشتان ئەڵێم ئەگەر تووڕەم بکەن پیاو بن پیاو بەسە ئیتر ئەم بێ ئەخلاقیە بەسە لە زانکۆکانە کاک هیچ تا نێشتۆ لەبەرەوە بە ناو بە ڕسم بە هەموو شتەکانتان لەلای ئارامەحمەوە هەیە یەک قسە ناکەم ئەگەر بەڵگەم لەگەڵیانێ بێت با باش بیزان چکە قسەکردن مەسئولیەتە لە حەقیقەتە باشە من لە بە ئەم هەموو ساڵە کە گرەوەکەم بردوێتەوە لەبەرەوەی ڕاستگۆ بووم لە هەموو شتەکانە لەبەرەوە ڕاستگۆ بووم لەبەرەوە لێرەوە ئاگادارتانەکەم بوو لە هەفتەی ئایندە مەلاتان ڕەنگە هەندێک ڕەحمتان پێ بکەم بە تایبەتی بۆ ژن و شتەکان و ئەم بابەتانم بەڵام لێرەوە ئاگادارتانەکەم بوو کە باوکو مال پێتانەوە نێ ئەرە وەڵا کشێشی قوربەسەر یە لە زانکۆی کە ئەخوێنێ تۆ مامۆسای لەو زانکۆیە باچی حەقیەتی ئەم کچە هەڵە خەڵەتێنی ئەبێ بۆ مامۆسایکی ڕەفیقی کە پیاوە خۆ لەگەڵ تا پەیوەندی سێکسی هەیە بۆچی چێو کاراکەیت ها ناوەکە بەرم ڕسمەکە بڵاوکەم وە حیا پێوەنێرم لە کوردستانە خەوتەنەکە بۆ لێبا لە سێمانی لە شارە زور و لە هەڵەبجەیە ها ئەگەر ناوەکەش ئەبەی کاگەرام ئەی بە کاکە تۆ ئەوواکەیت و کوڕە کاکە چۆنەوە ناکەم خۆمە خۆشەویستی بینی دوو ئینسان نییە کاکە ئای لەوە کاکە تەلەبە کش دەرەچێن لەبەر سێکز ئەی هاوە کاکە ناکرێتەوە پۆسەکەی خۆ بەکاربێنی لە پێناوی جنس و لە پێناوی ئارام بابەتانێ ئەی هاوار ناکرێ بەڕاستی کاکە لە ئەوروپاشەوە قەدەغەیە وەڵڵا قەدەغەیە لە ئەوروپاشە ئەی لەوە هەر قەدەغەیە کاکە من بێم دابنیشم بۆ نمونە ڕاگری زانکۆیەکەم بە نمونە بچم کش دەرچێن لەبەر سێکسم لەگەڵاکە ئەمە قەدەغەیە کاکە لە ئەوروپاشە بە سەگی پێوە ئەنێن گەڵتە جاڕی نییە برای من خۆشەویستی و ئیلاقاتی بینی ئینسانەکان لەسەر حەزە لەسەر ئەو ئاوات و ئامانجەی لەسەر ئەو ئارەزوانەی خۆیەتی کە ئینسانێکی ژن یا ئینسانێکی پیاو بەبێ ئەوەی هیچ زۆرێکی لێ بکرێت بەبێ ئەوەی هەڵخەڵەتێنرێ بەبێ ئەوەی پارەی بیتێ بەبێ ئەوەی ئەوە بکەی خۆی وەکو بەشەرێک عاشقی تۆ بێ وەکو ئینسانێک تۆی خۆش بێت ئەمە شتی شخصیە کە ئینسان نابێ خۆی لە قەرە بدا هێڵی سوورە باشە کەسی ئەمڕۆژ بابەتەمان بمێنێ بۆ دوایی کەسی ئەموارە قوباشێکی بڵاو کردێتەوە ئەوەی تر خێڵی سوورە کە هەڤاڵ عەتاسەرایەکی دەبڕ بەلایشی خۆتەوە خوبات عەزایم عالەمەکەرە بەچیڵی کاکە خۆ عەتاسەرایی ئێمە ناتوین ئەوەی بەرامبەرکەین کاکەیان حیزبەکەی خۆ کردوێتی کە خوبات تاڵەبانی کاکە ئەتێ بڵێ چی ئەتێ بڵێ پارتی کردوێتی بەخوا پارتی بەیسەوە پارتی قسە قۆڕان چیەکە بەسە خەڵەتان برای من عیبە لە جیاتی ئەم قسانە پاڤڵ و قوبات تۆزێ بێنەوە سەر خۆتان تۆزێ ئازادی بە خەڵک بن تۆزێ ڕێزی خەڵک بگرن تۆزێ ئیحترامی خەڵکتان لابێ تۆزێ ئیحترامی ڕای جیاواز بگرن کاکە ئەمنە پەلاماری کوشت و بڕمەدەن ئەمەندە خەڵک ترۆر مەکەن کاکە ئەم هەموو خەڵکە مەهێنن لە جیاتی ئەو هەموو جوێنە بە ئارامەحمە بدەن کاکە جوێنش هەر ترۆرە بە قوربان جوێنش هەر ترۆرە کە تۆ خەڵکێک ئەنێری جوێن بە دایکە قوربەسەرەکەی من ئەداکە لە کۆڕەوەکان بردووە ئەمەش هەر ترۆرکردنە بە قوربان ئەمەش هەر ترۆرە عیبە عیب بەسە ئیتر کاکە وازەم هەموو کشت و بڕ و ترۆر و بێن و بەرە بێنە بەسە ئیتر پاڤڵ تۆ دوێ بی بەچی کاکە فیرعونی خۆ فیرعون نیت بەسە کاکە بەسە برا چەندین کەسی ترۆر کرد بەسە ئیتر تەواو خۆ مەزانین تۆ ترۆر کردو ئەو شتانە کاکە ئیتر بەسە کاکە تکایە بەسە بە خۆتان نابچنەوە تۆزە ڕێزی خەڵک بگرن ڕێزی بەرامبەرەکانتان بگرن کاکە ئیتر بەجۆمەکەن بیکەن بەجۆم ناکەن قەسەم بەخوا بن بەژێر پێوە با باش بزان كيف خوتان حتى ام جاري جيم وخزبتان بو او بابتي زانكو مانكو نخشه وي النخشه يجيك اي ارى والله هل هموتان خال بخل باسكم خويا البي ام حفتيك هاتو هموتان دعام بوكن ارى محمد بدسي ام بابل وقباد ومسل ومسعود نكوجي قصو باسان بوكم لخزمتان همو اوازن اللي كان دري هنم بوتان بلاوكم شوقاتان خوش بيت وخواتان لقال عزيزاني ارى محمد بخير بن سد شاوكانم سأودياني أنا محمد خواتنا لك